Welcome to the Voice of America in Kurdish. بەشی کوردی دەنگی ئەمریکا یەکێکە لەو میدیا کوردیانەی کە جێگەی خۆی لە شەقامی کوردیدا کردوتەوە. ئەو لایەنانەی کە چاودێری کاری میدیا دەکەن لە کوردستان ڕۆڵی دەنگی ئەمریکا بە گرنگ دەنرخێنن. تەماشای ڕووماڵی دەنگی ئەمریکاکەین و تەحلیلی هەواڵیانەکەین و بەرنامەکانیانەکەین لەسەر هەرێمی کوردستان دەبینین هەمووی تیجاز جیاجێ هەموو بیر و بۆچونە جیاوازەکان وەرەگری. ئەمە جگە لە دیفاعکردنی ئەگەر لایەنگریەکێ بێ دەنگی ئەمریکا لایەنگریەتی بۆ مافی مرۆڤ لایەنگریەتی بۆ دیموکراسیەت بۆیە بەگشتی ئەڵێن هەم مەدرسەیەک بووە و هەم هاوسەنگی پاراستووە و هەم دەنگی کبکراوانیش بوو. ئێرە واشنگتنە دەنگی ئەمریکا بەشی کوردی. سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانیش بۆنی دەنگی ئەمریکا بە پێویست دەزانن و ئاماژە بەوە دەکەن کە لە سەر و بنەماکانی ئەوانەوە کاری ڕاگەیاندنی بە جوانتر کردووە. VOA ببوچوونی من پێشەوەی کە پابند بێ بە پرەنسیپەکانی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستان پابندە بە پرەنسیپەکانی کاری میدیایی و کاری ئیتیک و مۆراڵی وڵاتە یەکگرتووەکانی ئەمریکا و مۆدێلی خۆراوایی کەەوە بۆ خسوونی من ئەتوانم بڵێم زۆر باشترە. ڕادیۆ کوردی ئەمریکا لە زۆربەی کەناڵەکانی ئێرە باشترە لەم بوارەیە. چکا بۆ منە بێلایەنەوەی من گوێیەگرم بێلایەنی خۆیە پارێز ئەوە گرنگی بە هەرچوار پارچی کوردستانەدا. گۆهدارە لێزدار گۆتارابێت بیرۆ بۆچوونە حکومەتە وڵاتە تێگیرتێت ئەمریکایە. لە سەرەتای دامەزرانی بەشی کوردی لە دەنگی ئەمریکا بە تەنها ڕۆژانە بۆ ماوەی 15 خولەک بەرنامە بە زمانی کوردی پەخش دەکرا. بە تێپەڕبوونی کاتیش ئەو ماوەیە زیادی کردو بە جۆرێک لە ئێستادا لە پاڵ دەنگ ڕەنگیشی هەیە و بەرنامەی کورد کۆنێکشنی هەیە کە لە هەرێمی کوردستاندا کورد کۆنێکشن هەفتەی دووجار هەر جارەی بۆ ماوەی نیو کاتژمێر لە ڕێگای کەناڵی NRTەوە پەخش دەکرێت. کەناڵی NRT پەخشکردنی بەرنامەکانی دەنگی ئەمریکا بە گرنگ بۆ خۆیان دادەنێن. هەموو پێکەوە کارکردنیی کەناڵێکی لۆکاڵی لەگەڵ کەناڵێکی جیهانیە بۆ خۆی ئەهەمیەتێکی تایە بۆ کەناڵە لۆکاڵێکە و بە شێوەیە لە شێوەکان ئاعترافکردنە بە ئەهەمیەتی ئەو قەناتە لۆکاڵیە لەناو هەموو قەناتانەی تری لە هەرێمی کوردستانە هەیە بە تایبەتی بۆ دەستگایەکی وەکو VOA کە دەستگایەکی عریقی یەکێ لە گەورەترین با بڵێن وڵاتەکانی جیهانە بۆ ئێمە ئەهەمیەتێکی هەیە و جۆرێکە لە دانان بە گرنگی کەناڵی NRT لەناو واقعی با بڵێن کۆمەڵایەتی و سیاسی هەرێمی کوردستانە. ئێرە واشنگتنە ڕادیۆی دەنگی ئەمریکا. کاریگەری بەرنامەکانی بەشی کوردی دەنگی ئەمریکا بە جۆرێک بوو کە بەڕێوەبەرایەتی مادەی هۆشبەر لە سلەیمانی ئەوەی خستە ڕوو. پاش راپۆرتێکی دەنگی ئەمریکا دادگای پێداچوونەوەی هەرێمی کوردستان پاشگەز بۆ لە بڕیارێکی پێشووتری سەبارەت بە مامەڵەکردن و بازرگانیکردن بۆ دەرمانانەی کە لە دروستکردنی مادەی هۆشبەردا بەکاردەهێنرێن. مقابلەیەکمان کرد لەگەڵ دەنگی ئەمریکاوە لەگەڵ تەلەڤیزیۆنەکانی کەشکردومانە بەڵام ئەوەی دەنگی ئەمریکا کاریگەرتر بوو. خۆشبەختانە ئێستا بۆتەوە بە چواردەی مخدرات دیارە ئەو بەرنامەیە تاسیراتی خۆی هەبووە ئێستا گەڕاوەتەوە شوێنی جارانی خۆی وەکو چواردەی مخدرات ئێمە کاری پێەکەین. گۆهدارن هێژا هیندشێنێ برێکا فەیسبوک و تویتر پەیوەندیە دەگەلمە بکەن. ناوێمە لەسەر فەیسبوک و تویتر ئەڤە VOA کوردش. دەنگی ئەمریکا لە ماوەی دامەزراندنیەوە بە تێپەڕبوونی کات بەخش و بەرنامەکانی خۆی زیاتر فراوان کردووە. بە مەشتوانیوێتی سەرنجی بیسەر و بینەر و خوێنەری کورد زیاتر بەلای خۆیدا ڕابکێشێت. بە بڕوای پسپۆڕانی بوارەکەش بە گرنگی دەزانن دەنگی ئەمریکا وەک دەستگایەکی لایەندار بۆ پرەنسیبەکانی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕین و دەنگە کبکراوەکان لە ڕووی ئاسۆیی سونیەوە کارەکانی فراوانتر بکات. ژیار محەممەد، دەنگی ئەمریکا، سلێمانی.